بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. زاناي بايبرز ابن حزم رحمتي خوای لێبێ کە یەکێکە لەو زانە ظاهریە دەوڵەمەندانەی کە خوای گەورە سوڵتەی زەوی پێ عەتا کردووە، لەگەڵ ئەوەشە عالمێکی زۆر گەورە و ناودار کە من ئەو زانایانەی کە لە سوڵتە و دەسەڵاتە بوو بن وە زانا و عالمێکی گەورەش بوو بن. ابن حزم پێشتر عەرزم کردوون کە خۆی و باوک و باپیریشی سەرۆکوەزیران سەرۆکوەزیرانی کوێژ ئەندەلوس، کە ئەندەلوس تاکە شوێنێکە منافەسەی بەغدادی کردبێت لە ڕووی تەقەدم و پێشکەوتنەوە. ئەم کتێبە نایەبەی نووسیوە و ئەم بەتایبەتی ئەم فەسڵەی ئەخیر کە باسی مداواتی ئەخلاقی فاسدە ئەکە. هەموو یەکێک لە ئێمە لە نەفسیە ئەم کتێبەی ناو لێناو مداوات النفوس. ئێمە لەم 100 ساڵەی ئەخیری با بڵێن ئومەتی ئیسلامیە نەفسی ئینسانمان وەکو دوژمن سیر کردووە، بەڵام لە حەقیقەتە هەر ئینسانێ نەفسی بە نیسبەت خۆی و دوژمن نییە. نەفس وەکو مناڵێکی لاسەر ئاوهایە، تۆ چۆن مامەڵەی لەگەڵا ئەکەیت، چۆن هەڵسوکەوت لەگەڵیا ئەکەیت، چۆن ڕای ئەگری، چۆن مەجالی نادەی کە خراپەکان بکات، هەندێک جار تەشجیعی ئەەکەی، هەندێک جار ڕێی لێ ئەگری، هەندێک جار محاولە ئەەکەی مکافەئەی بکەی، شتێکی بدەیتێ، احتراماتێکی گەورەی بکەی. بۆیە ئێمە وا نەزانین نەفس ئەبێ هەڵبکێشرێ لە ئینسانە، ئەمە غەڵەتە. نەفس ئەبێ چاک بکرێ لە ئینسانە. بۆیە ئەم کتێبەی ناو لێناو مداوات النفوس، دەواکردنی دەردەکانی نەفس. یەکەمین دەرد لەو فەسڵەیە باسی چیەکە؟ باسی عوجب ئەکە. عوجب بۆی باس کردین، ئەگەر جاری وا هەیە عوجبت هەیە بە عەقڵی خۆت، بە عیلمی خۆت، بە شەجاعەت و ئازایەتی، بە تا دوایی بە سوڵتان و جاهی خۆت، هەندێک لەو شتانەی کە ئینسان زۆر عوجب ئەکات و خۆی لە خۆیە، خۆی لە سەری لە خۆی سوڕەمێنێتیایە، بریتێ لە ماڵ و داهاتێکی. بۆیە ڕەحمەتی خوا لە ئەم زانە پایە بەرزە بێ ئەفەرمێ وئین ئوعجبت بمالك فهذه أسوأ مراتب العجب. ئەگەر عوجبت هەیە بە ماڵەکەت، پێت وایە ماڵ زۆر و ئەمانە، لە ئینسان جاری وا هەیە ماڵی زۆر ئەبێ خۆی لێ ئەگۆڕێ. کتێبێکمان هەیە بە ناوی ناڵەی دەرونی مامۆستای خاڵ. مامۆستای خاڵ لە یا شتێکی نووسیوە کەس و ناکەس، کەس و ناکەس. ئەو کتێبە زۆر زۆرە، فەقێ دائیمە بیخوێنێتەوە. ئەدەبیاتتان لە کوردیا زۆر عالی ئەکا ئەگەر بیخوێنن. مامۆستای خاڵ ئەدەبیاتی کوردی زۆر بەرز بووە. بۆیە شتێکی جوانی هەیە لە کەس و ناکەساڵە. کەسی وا هەیە ئەگەر هەموو سەرزەوی بێتە لە خۆی ناگۆڕێ، کەسی واش هەیە ئەوەندە تۆزێ پارەی دەسەکەوێت لە خۆی ئەگۆڕێ. من هەموو جارێ لەو باسی کەس و ناکەسات چی میێتە یاد؟ ئەگەر کەسێک جاری وا هەیە کڵاش لە پێیەکە، کڵاشی هەورامی تەبان مەشهورە خۆزان، باشە بە نوکی پەنجە ئەچێ بەڕێوە ئەڵێ کەوە، باشە خۆی لێ ئەگۆڕێ، زۆر خۆی پێ مهمە، وانییە؟ یان سواری سیارەیە کە بێت تۆزە جوانە، ئیتر لوتیەچێ بە ئاسمانە، یا جلێکی تازە لە بەرەکە، وانییە؟ ئەوە لە جلەکە، لە سیارەکە، لە کڵاشەکە کەمترە، باشە؟ ئەگەر بە تەعبیری جوانی ئەمڕۆ بێڵێ. کەسی وا هەیە پلۆپۆستێکی بچووکی ئەدەیت، یەکەیتە بەرپرسی ژوورێکی بچووک، لوتیەوەنە بەرزە خەڵگەسێ بۆ لای هەر جوابیشی نادات. باشە؟ دائیمە کەسی بچووک و گەورە ئەبەو شێوازە ناکەس و کەس ئاوە ئەناسی. بۆی ئێمە ئەبێ زۆر هوشیارانە مامەڵەکەین، بە تایبەتی لە مەسەلەی ماڵە. نابێ ماڵ تووشی عوجبت کە. ماڵ چییە خۆی تا تووشی عوجبت کە؟ ڕەحمەتی خوا لە ئیبن حەزم بێ ئەفەرمێ کورە چەند کەس هەیە هیچ ڕێزێکیان لای خوا نییە، لەسەر زەوی هیچ ڕێزێکیان نییە، کەچی ماڵیان لە تۆ زیاتر، ئیتر تۆ بۆچی سەرە سوڕەمێنێ لە ماڵی خۆت؟ هۆکاری چییە؟ ئێستا ئێمە هەموو کە باسی جیهانەکەین و دەوڵەمەندەکانی جیهان ئەڵێن ئیلۆن ماکس، وانییە؟ چەند بەلامانەوە پارەی زۆری خڕ کردوتەمانە. ئەوە تیوە چێ پارە خڕکات یا خڕ نەکات؟ باش، یعنی تۆ بیرکەرەوە کەسێکی بێڕێزی ئاوا
باشە ئیبلیسەکەی دوورگەی ئیبلیس ئیبستن پارێک کۆ کردوتە و دنیایەکی تڕۆهاتی دروست کرد. یعنی کاتێک کە ئینسان مقارنەکە باشە پارە خۆ ئەوانش هەیەە چۆن ئەبێ ئینسانی مسلمان عجب کات و تووشی ئەم دەردەبێ بەهۆی ماڵەوە وی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ پیسترین و خەسیسترین و نزمترین جۆری عجب لە ئینسانە عجب بماڵ. زۆر عیبەیەکی گەورە ئینسان بە ماڵ سەری لە خۆی سڕ بمێنێ. بۆی ئەفەرمێ فهذه أسوأ مراتب العجب فانظر إلى كل ساقط خسيس سيري ساقط خسيس كان سرزويك إيلون ماكس ونازام كيوان هو أغنى منك لتدول من ترن فلا تغتبط بحالة يفوقك فيها من ذكرت كل النشي خود لخود أو بحالتك بودروز به خود بيدوابك شتيكي مهمي لحالتك خلقك زور بيرز لتو زياتريان هي لو بابت. بۆی ئینسانی مسلمان قەت نابێت تووشی عجب بێ بەهۆی ماڵ و داهاتیەوە. ئەفەرمێ بجە بزانە ئەن عجبەکە بالمالی حمق هەر کەسی عجبی هەبێ بەهۆی ماڵەوە تووشی حمق بوو ئەحمەقە شێتە تێنەگەیشتووە. بۆ چونکە ئەوەی کە تۆ عجب ئەەکەی پێی چی ئاڵتونە لأنه أحجار لا تنتفع بها إلا بأن تخرجها عن ملكك بنفقتها في وجهها فقط. ئاڵتون خۆی بۆ خۆی ئەلەوە 100 ساڵ داینە چه سوودێکی هەیە کاتێک کە شتێکی پێ ئەکڕی سوود پێیەک ئەگەر نا هیچ خۆی وەکو بەردێکاوە لێوە فڕێدراوە. ڕاغبی ئەسفهانی قسەیەکی هەیە زۆر عەزیمە لێرەش پێشتر باسمان کردووە کە ئیبن حەزم باسی کردو ئەفەرمێ هەر شتێک زۆر ئینسان پێویستی بێخوا زۆری کردووە لەسەر زەویە هەر شتێ ئینسان پێویستی پێی نەبێ کەمە. ئاڵتون ئینسان پێویستی پێی نەکەمە لەسەر زەویە ئاو پێویستی ئینسانە زۆرە لەسەر زەویە هەوا پێویستی ئینسانە زۆرە لەسەر زەویە گەنم پێویستی ئینسانە زۆرە لەسەر زەویە. ئەوەی کە ئینسان پێویستی پێیەتی زۆرە و هەمیشەش هەرزانە خۆ ئاوای کردووە لەبەر زۆرێکی هەرزانە بێ تاوەکو ئینسانیت نەفەوتی. ئەو شتانەی کەوا زۆر گرانبەها و بە قیمەتن زۆر کەمن لەسەر زەویە و قیمەتی شوێن بەنسبەت ئینسانەوە هەبێ نەبێ هیچ تەسیر لە ئینسانەکە ناکە. ئەگەر بە زمانی ئەمڕۆ ئەگەر ڕەحمەتی خوا لە ئیبن حەزم بێ لەم زەمانە بۆ ئەم کاغەزە چییە کاغەز هەی تۆ تەسەوور کە کەسێک بەخەدەر ئەم مێزە کاغەزی کۆ کردبێتەوە دۆلاری کۆ کردو کاغەزەک باشە ناشتوانە شتی لەسەر بنووسێ کاغەزێکی بێ کەڵک خۆ ئەگەر خەرجی نەکا هەرداینە چه سوودێکی. بۆیە زۆر عیبەیەکی گەورەی ئینسان تووشی عجب بێ بەهۆی ماڵەوە خەسیسترین جۆرەکان. والمال أيضا غاد ورائح كل مال لسر زويات شيء يتو أروى أو هاي وربما زال عنك ورأيته بعينه في يد غيرك والله جاري خدي أوشت لدسي تدرش لدسي كسي كتر أبيني ولعل ذلك يكون في يد عدوك جاري وهي أو كسي كزور دجمنت أوشتي خود بدسي أو أبيني. فالعجب بمثل هذا سخف أو سخافة لإنسانك تعجبك عجب بيقري لشي بشتيك آوا بيت دمي بدس أما ودمي بدس دجمنك والثقة به غرور وضعف هاش كسي متماني ببارة وداهاتي هبه أو توشي غرايب غرور قرتويتي وضعيفية لاوازية كم عقلية كوابو أبي زور أقامن لبيت جورك لوشتاني كإيمة توشي نخوشي عجب أكا مالا أبي لمالا زور خمان باراستبه وزور بارزراو بين أبدان نهيضي الشيطان توشي عجب كا بهوي مالا خەسیسترین جۆری ئەوە ئینسان بەهۆی ماڵەوە لە خۆی بگۆڕێ پێوا بە شتێکی گرنگەکە ماڵی هەموو جارێ باوکم ماڵێ ڕۆڵام کاغەزە بوو بەچی ئەم عالەمە و شەڕی لەسەرک فعلا ئەوە قاقەزێکە چیانی و ئەمڕۆ بەهایەکی سبێن هیچ بەهایەکی ئاڵتونیش بەهاینی تەسەوور کە ئەگەر تۆ ئاڵتونەکە گەنمت بۆ نەکە نانت بۆ نەکە خواردنت بۆ نەکە جلت بۆ نەکە ئاڵتون چ بەهایەکی لەسەر زێ بەردێکە لەو ناو هەولێری ئەڵەم بەردێکە لەو گۆڕی وەمیەمەلادانە تەواو کابوو ئەم قسەی ئیبن حەزم زۆر بە هەند وەرگن لە باسی عجب بە ماڵ عجبێترمان هەیە طبعا ئینسان هەرموو ئینسانێک ڕەحمەتی خوا لە ئیبن حەزم بێ هەموو ئینسانێک ئەچێتە بەردەم ئاوێنە خۆی پێ جوانترینە ئەوەش طبعا باشە کەس خۆی پێ ناگۆڕێتەوە بە کەس وانە إلا ئافرەت نەبێ جارێ بێعەقڵ نەچن ئەم عەمەلیاتی لوتم و توشتەکەن خۆیان تێکێن ئەگەرنا ئینسان ئەبەدان
خۆی ناگۆڕێت. ئەزانی غەزالی ئەڵێ ئینسان سبحان الله ئەڵێ ناوی خۆی ئەوەنە بەلاوە جوانە، ئەڵێ کە ناوی خۆی دڵی خۆی ئەڵێ ماشاءالله لەو ناوە جوانە باشە، هیچ ناوی خۆی پێخۆش نیە. ئەزانی هیچ کەسێکی لە خۆی پێ جوانتر نیە، پێی وایە خۆی ئەجمەل کەس. طبعی ئینسان دەی بەهۆی ئەمەوە تووشی عوجبە بێ. ئەزان بۆیە ها دائما ئینسانی مسلمان پێویستە بەردەم ئاوێنە ئەڵێ چی؟ اللهم كما حسنت خلقي فحسن خلقي. خوایە چۆن سوورەتی ظاهر جوان کردن، چونکە هەموو ئینسانی خۆی پێ جوانە، سوورەتی باتینم جوان کرد. فحسن خلقي. ولو حەدیثەوە زۆر شت وەرگیراوە، یەکێک لەوانە کە ئینسان یەکسەر کە چۆ بەردەم ئاوێنە جەماڵی خۆی ئەبینێ. بۆیە ئەڵێ اللهم كما حسنت خلقي، چۆن جوانت کردم ئاوا خەڵقێکی جوان، فحسن خلقي. ئەخلاقەکانی ناوەشن جوان و بەرزکە یا ئیلاهی. جا ئەفەرمێ یەکێک لە کێشەکان عوجبە بەچی؟ بە حوسن. ئەفەرمێ کورە بیرکەرەوە ففكر فيما يولد عليك مما نستحي نحن من إثباته. ئەفەرمێ بیرکەرەوە جوانی بەرەو چه ئاراستەیەکت ئەبا ئینسان وهای لێ ئەڵێ پێم عیبە کە باسی کەم. وتستحي أنت منه، هەر خۆت بۆ خۆت لەو جوانیە شەرم ئەکەیتەوە کاتێکەوە ئەڕوات وردە وردە ئەچیتە ناو عمرەوە جوانیەکەش ئەڕوا. کە جوانیەکە ڕۆشت خۆت تەریقە بیتەوە لە حاڵی خۆت تااقەتی نەسەی دەموچاوی خۆتکی. یا ئێستا تۆ مامۆستا سەعیدی نوورسی قسەیەکی زۆر خۆشیە، فەرمێ لە سجنێکا بووم، پەنجەرێکی بچووکی تیا بوو، لەو دیەوە عەدادیەک بوو تەلەبەتی ئەخرا ئەڵێ ئەم بینی کوڕ هات گوڵی هێناجا و زەمانەی تورکیا سەردەمی زەمانیەکەم عەلمانیەت و خەڵک تێنەگەیشتە و وای نەزانێ عەلمانێتە ئاڵتوونی عیارە 24 دوای تێگەشتن تەنەکەی شەڕیژنی. ئەڵێ ئاوا گوڵیان پێشکەشی کچەکانە کرد و کچەکان وەریان ئەگرت و ئەڵێ مش چاوم نوقان و کردمەوە 50 ساڵی دوای ئەو ڕۆژەم بینی. ئایا بە شێوازێکی معنەوی ماوەسا بینیوێتی یان بیری کردەوە ئەمانە دوای 50 ساڵی تر چیان لێ؟ ئەڵێ زۆرێ لەم گەنجانە بین لە ژێر خاکا بوو مردبوو، هەنێکیشیان بینی پیر بوون، هەر ئەمانەی کە گوڵیان پێشکەشەکردن ڕایان ئەکرد لەو دەموچاوە ناشرینیان، لەو کۆکە کۆک و نەخۆشیە زۆرەیان. بۆیە ئینسان قەت بە جوانی خۆیان نەنازێ. ئەوەی کە بەلاتەوە زۆر جوانە ڕۆژێک لە ڕۆژان تەسەوورەکەی من باپیرم کاتێک کە سەرم چاگە کرد ئەزان مووی سەری ئەوەندە باریک بووبوویەوە ئەوە مەقەستم لێ ئەدا بە بینی مەقەسەکە ئاسوو مەقەسەکە نێبڕ هەرچی مەحاولەمە بە 1000 هەلاکت ئەو زەمانش کورام مەکینۆشتن نەبوو، زۆر بە زەحمەت سەریم چاک هەموو جارێکە ئەو ئاەتە وەشتەعەلە الرەأس شەیبە ئەوم ئاهاتە پێشچاو. تەمان ئیشتەعەلە بەمانای ئاگرە، ئاگر ئەوە ئەکرێتەوە ئەجوڵێ کە کڵاوەکەیم لا ئەبرد بڕواکەن چۆن ئاگراوە ئەجوڵە قژی ئەوە بەرزە بوو هەوا لێ ئەداوە ئەجوڵە ڕێک ئیشتەعەلە الرەأس شەیبە ئاهاتە پێشچاو ئەوە مەقەسم لێ ئەدا نێبڕ. خوا ئەزانێ بێ مووی قژی چەند جوان بوو بێ و ڕێکی کردبێ و دائهێنابێ و خزمەتی کردبێ. خۆ خزمەتکردنی قژ خراپ نییە. لە فەرمایشتێکا فەرمایش کەس خوا کەریمەیەکی داوەتێ با ڕێزی لێ بکە بە کەریمە ناویهێناوە. ئەوەیە کە مایەی فەخری ئینسانە، تەبعی ئینسان ئەوە حەزەکە مووەکانی جوان بڕازێنێتەوە ڕێککە تەرتیبکە. تەسەوورکە ئینسان کە پیر بوو هەموو شتێ مووە جوانەکەی لەدەست ئەدا، دەموچاوە جوانەکەی لەدەست ئەدا، چاوە جوانە بەهێزەکەی لەدەست ئەدا. من 2 ساڵ لەمە پێش عینەکەم بەکارهێنا تا ئێستا عینەکیش بەکارهێنا بە چ حاڵە خەتەکانە بین. تەبعی ئینسانە. ئەزانی زەمانێکت لێ دێتە پێش ئێستا زۆر کات سوژدەی زۆر بەرە کورە لە نوێژە زۆر بمێنەرەوە ناتوانی بمێنیت، ناتوانی سوژدەی زۆر بێت. ئێستا گەنجن ئەتوانن بە نیو سەعات لە سوژدا بمێنەوە دوعا بکەن. ئەزان کە پیر بوون ناتوان سەرتان ئێشەکە ئەژنۆتان ئەلەرزێ باشە قەوەتتان نامێنێت دەست و قاشتان ئەو حاڵەتە هەڵ ناگرێت کە تۆ سەر لە سوژدا بێت. بۆی ئینسان زۆر ئەبێ ئاگای لەوە بێت قەت تووشی عوجب نەبێ بە حوسن و جەماڵ، پێت وا نەبێ کە تۆ جوانێکی خوا پێ عەتا کردو ئیتر ئەمە هەموو شتێک. زۆر کات ئینسان خوا جوانێکی پێ عەتا ئەکات و لێ وەرەگرێتەوە لێ ئەسەنێتەوە عقوبەی ئەدا. ئەفەرمێ هەر ئەوەندە بەسە لە باسی عوجبە بۆ حوسن و جەماڵ کە ئینسان عاقڵ بێ وازی لێ بێن. ئەڵێ زۆر ئاگال لێ بێ شتێکی تر هەیە تووشی عوجبت ئەکا ئەویش ئەوەیە کە ڕەفیق و برادەرەکانە پیاتە هەڵبن هەموویان بەخوا ئینسانی چاکە و ماشاء الله لێ بێ و تۆش لە خۆت نەگۆڕی. ئەفەرمێ زۆر ئاگال لێ إذا أعجبت بمدح إخوانك لك ففكر في ذم أعدائك إياك.
بیرکەرەوە دوژمنەکانت چەند بەرامبەرت ئەوەستنەوە و ئەوان زەمت ئەکەن اینجا ئەو کاتە عجب لە ناختان نامێنێ ئەی ئەگەر یەکێوتی وەڵام من دوژمنم نییە سەری ئەم قسەکە زۆر مهمە فإن لم يكن لك عدو فلا خير فيك والله ئەگەر دوژمن نەبێ لەم سەرزەویە خەیرت یانی دیارە مردووی بۆیە دوژمننی ئەبێ ئینسان عەدای هەبێ دوژمنی هەبێ حاقیدی هەبێ حاسیدی هەبێ کە تۆ کارەکەی ئیشەکەی ئەمان هەمووی پەلامارە دەدەن کابوو تۆ ئەبێ عەدات هەبێ لە سەرزەویە بە طەبیعەتی حاڵ بە تایبەتی ئینسانی موسڵمان نەزانن چی دوژمن هەیە هەرچی کافری سەرزەویە دوژمنی تۆیە قەت تەسەووری ئەوە نەکەی بڵێ وەڵا بێ دوژمنە هەمیشە دوژمنەکانە بە زەڕەبی نەگەڕن بە دوای غەڵەتەکانت ئەی دۆزنەوە عیبەکان ئەدۆزنەوە پیشانی خەڵکی ئەدەن فوی پیا ئەکەن هەر عیبیان نەدۆزیەوە بۆ دروستەکەن ئەها پێغەمبەریان صلی الله عليه وسلم خۆیان پێڵێن صادقی ئەمین خۆشیان پێڵێن شاعری مەجنون وانی ڕەحمان بە قوربانی بە صلی الله عليه وآله وسلم ئەو گەڕن شعرە بێ شتێ بدۆزن باشە لەبەرەوە تەسەوور نەکەی تۆ بێ دوژمنی ئەگەر وات تەسەوورکە یا دوژمنت نەبوو خەیرەتیان نییە ولا منزلة أسقط من منزلة من لا عدو له هیچ کەس لەو کەسە نزمتر نییە کە دوژمنی نەبێ دوژمن نەبێت تۆ هیچ نیت سفری ساقطتری ناو کۆمەڵگای بۆیە دوژمنت نییە فليس إلا منزلة من ليس لله تعالى عنده نعمة يحسد عليها أعان الله منها باش عافانا الله أفرمي أو نزمترين منزلة كسي كأخوة هيج نعمتك ندابته تاوكو كسي حسادتي بينا بالا سرزوي كابو هرتو أكويتا بأساي أكويتا برأويك هەندێ نعمەتەکان خوا پێی داوی ولا بەرامبەرە هەندێک کەس چاویان بۆ نعمەتانە هەڵنایە ئەبن دوژمنی تۆ دەی ئاگات لێبێ قەت بە مەدحی خەڵک نەگۆڕێی لە خۆت زۆرن ئەوانەی کە دژایەتیت ئەکەن زۆر ئەوان زیاترن لەوانەی کە مەدحی تۆ ئەکەن ئاگات لێبێ عیبەکانت بە سووک سیر نەکەی گوناهەکانت بە کەم تەماشا نەکەی فإن استقرت عيوبك ففكر فيها لو ظهرت إلى الناس ئەگەر بە سووک سێری گوناهەکان و عیبەکانی خۆتت کرد بیرکەرەوە ئەگەر هەرچی عیبتە پێشچاوی خەڵکەوێ وتمثل اطلاعهم عليها فحينئذ تخجل دەی بیرکەرەوە ئەگەر خەڵکی هەموو ئەسراری تۆ بزانن بەخوا ئەو کاتە چی خەجاڵەتی ئەکێشی وتعرف قدر نقصك ئەندازی کەمی خۆت تێ ئەگەی إن كانت لك مسكة من تمييز أجر يكتوس قال مسكة يعني بقية توزك لتمييز عقل رشد ما به كاتك وألم لا يسير أكي وذنوب كان خوت أبينيت بحياته هجي شيء لا ذنوب كان وقناها كانت بحقيري وبكمي سيرناك جاء سير كان همو أو طباعي عانيتو هموي فضيلتي إخوان بسرت هاتشي تشاكي ونزاني خوتا خو أبي عطا كردوي دي بزانا إنك إن تعلمت كيفية تركيب الطباع وتولد الأخلاق من امتزاج عناصرها المحمولة في النفس فستقف من ذلك وقوف يقين على أن فضائلك لا خصة لك فيها قال والله أجر سيري طبعي إنسان أكيد للروع علمية هاري يكيق طبع كان يعني استيى وتصور كان طبعي شجاعة لإنسانة كبيشتر مثلا باسي شجاعة ما لا شيء دروسة بيت شلون دروسة بيت كام طبع له كام طبعة تيكلا بيت شلون برزة بيت شلون نزمة بيت لكيا شجاعة أجولة لكيا نا والله أوستنا أجولة كسيري أورد كاريا كسيري هيج أزايتي تويتيانية فضيلتك تويتيانية خصلتك يعني فضيلة تويتيانية أبدا هم أوهي خوايا جل جلاله وإنها منح من الله تعالى من حي خوايا هدي خوايا لو منحها غيرك لكان مثلك خو أجر خوا أو صفتي بداية بكسي كثير وكنتو أبو وإنك لو وكلت إلى نفسك لعجزت وهلكت أجر بدريت بنا يخوت طاف فوتاي وإنسان بتاعتك ابن ملا أبدان لخوتها نقر بيدوان نبي تولى ملاكاني ترباشتري بو يخوا أو بيداي تو تشيت كردو خوا بتو عطاك بيداي بملايات الزول تو باشتري بالبر هو نعمتك أخوان من حيك أخويا بيداي ممكن به إذا بقى يشيء لعبدكاني يشيء لملاكاني تل صد أو نيتو مرداتي وشهامتي في بكر دايبو نعمته وإنسان أبدا لخوينا قرب بصفاتي بخصلتي كتياتي إن جاء لبريئوي عجب لخوتا بياكي بوصفة جواناني خوابي عطا كردوي كر حمدي خواك للواهب لك إياها أو خوايك رحمتي بيا كردوي بي بخشيبي وإشفاقا من زوالها خمد بيك لت بسانيتوا
فقد تتغير الأخلاق الحميدة بالمرض وبالفقر وبالخوف وبالغضب وبالهرم. أم قصي زوزو قوري بريان أفرمي هندي أخلاق حميدة وجوان هي بهوي نخوشي ولا دسيد نخوشة كوي أو أخلاق جوان لدسد نا فقيرة كوي أو أخلاق جوان نامن طبيعية إيه جاري وهي لترسى أخلاق جوانا كان نامن هند جار بورا أبي أخلاق جوانا كان لدسد نامن هند جار بير أبي أو أخلاق جوانا نامن بهم جاري بجنج الله لجنجية تربيتي خود زور جوان دابة كل بيري عيبة كان درك زين إنسان ممكن لجنجية تزيبك كسبين زين لبيري يكسر كشف بي شو عقلي تحملي وناك خوي بشارته دزيك كشف بي وإنسان لجنجية أبي زور جوان خوي پروردك تصور كأجر إستا نوجا كان لبيش شاي وخلق بجواني بكيتو كذا أجر نبو بيجودان وببلا بل بيكي كره بير وي أمر رنجي أداته وتياته خلق بيته زاني تسوي اللي أنو شونك اللي شونك شكو خد بينا شاريته وإنسان أبي زور أجل أبي پرورديكي جواني خوي بكا ويفرمي أو بتشي أنازي بوانا أو شتاني كهتا همو يبا بيري وبفقيري وبنخوشي وبترسو وبتوري إلا دسي أدي دي الرحم كبوكا سيك خواء من نعمتاني بي نداو نتشي لبر أوي لود برزي أكيتو أمانة خود بخيت بر خشمي خواتا وكو نعمت كان لبسنته وبأن تجعل نفسك بما فيما وهب خاصة بيدوابه أما حق وتوهته يان أما فضيلتك ويتر أبي توهد به مرجني لا تسنته وكو شون مال لدسد أروى أخلاق برزقين لدسد أروى دي أقال لي بأخواتي أتشي زوبي يا درن أقر فريا خودنك وهر أخلاقك برزت هي أخلاق ثاني خود ببيوة مثلا سخاوته هي ومزان السخاوتك هي خوته خوا بيع عطاء كردي ومزان إتر تو ما أدام من صيام قد لسخاوناكو والله أكي تشروك بي نخوشك توشي ترسيك بي توش تو أفوتي شتيكي خوي طبعا يكي قلو زاناني كزور جريئة بلامو سبحان الله ابن حزم برواء كان قناها كان يخوي باسكا نخوش كان يخوي باسكا مشكلة كان يخوي لو كتابانا نوسي وباسكا سيرة اشتيكي خوي اجرته لي رابو من افرمين ولقد اصابتني علة شديدة الله نخوشيكي زور بيس رويتها كردم ولدت علي ربوا في الطحال شديدا افرمين زيادة لسر سبلم بيابو سبل بهوليري بيانا فاتر رجوانيا يمش بهوليري بيانا تالا جاتو سيركا چند زمانه كان دولا وهر كرديشة ها تالا وسبل وفاتر وجابزانه چند كلمات كان دور ليك باشا تلا تشيونا وكان كز نازن بو بيانا وتا تالا آيات تال بو تالني لطب يكون يونانيا قسيك هي لسار سبل بتايبه ألين فرح وغم إنسان لكوية لجسم إنسان أي للدلاء إلى النفس وتيانا لنفس بلاء واضحة وتيانا لنفس بلاء من طب يكون يوناني طبعا طب تعذب بجراسي أمنا كاتب بل طب يكون يوناني أهوايا ابن حزم طبعا متأثرة بطب يكون لو زمنا شوك هيش طب يقنية هرها مترجمة كرا وزماني عربي ولغتي قرآن هم أنواع علوم هم ترجمة كرا أفرمي سبحان الله نخوشيكي أوهم قرد هي سبل نخوشيكي أو كمثلا ربوا بمعنى زياديك آية قريك آية اشتيق لسر طحال لجزء لسر سبل الله فولد ذلك علي من الضجر وضيق الخلق وقلة الصبر والنزق الله أي هاوار كأمن بودرزبو حل خو بشيم تنقو باشا تحمل منما أخلاق مهرم أو زيغ بو تسكت روسك صبر من لساش تكانبو نزق بمعنى سريع الغضب زوزو تور أو مهلط شو نخوشيك يسقل قرتو ما حالي تيقدام فرمي أمرا حاسبت نفسي فيه لدوايا وهاك هلط شو محاسب باش توبو هلط چند سالة توبياك حكيم وحليم ومشهوري إسابوتي أو هلط شو على إذ أنكرت تبدل خلقي هرخوم إنكاري ما كباش من بو أخلاقيات ما قرأم بيا بالصبر ما يسبوا بالصبرم
واشتد عجبي من مفارقتي لطبعي. هر زۆر تعجم ئەمە لەوەی ئەو تەبع جوانەی کە هەبوو بۆ لە دەستمدا. وصح عندي قسەی یۆنانیەکان لای من تەواو بوو بە یەقین أن الطحال موضع الفرح. كوتيانا الطحال سبل شويني فرحي إنسان وشويني غم إنسان، فإذا فسد تولد ضده. أجر هاتو سبل تيك شو بيتشواني فرح غم باري رؤكات إنسان. أفنون بويا من لخومه سر طبيعة أو هاي وانيا خلطي خومان كان خوشك طاقتي نامن كسقسي لقلبك بطاقته بيزار غم أخوة ها طبعا ما حالتك أساسية لإنسان كان وحالتك دروسة بهوي نخوشيه بهوي بيريو أوي بيري قبيني حوصله هي لما زقتها دوجر من الله الركائكات قالوا تحملي نامن كل تحملي خوشورني نامن لبيريا ستو مثلا او خوتان جوانا كانوا عتري جوان لخوتان داي بير كنت طاقتان نامن اینجا بزور لتان پارن و کوره ورکا که خوب شو نولا خوب ناش کوره نان خواردن اسا چند حزکی لسه سفر رفیق کان دانش پیره بین نان بوین طاقتنی بیانو اگری بنانکا شرکی مشکل دروسك ده پیری او لترسه عند حالتي خوف بو انسان دروسه به همو طبع جوانك لدسد همو لدسد هم لجر مصيبتان انهاك مصيبه لا مصيبتان رويتي كدين هم لدزدا وين نابع عجب من قري بمصفتاني كهمانا بلكو أبي حمدي خواكين تسليمي خوابين لعل درجا كاني خير بسر مانا أكاتوا كرمي خوي بسر مانا دا أبارن خوي بخاتي قوري خود حلم وحوصلة من زيادك هيزوت وانا من زيادك خوي لنا خوش عجب رزقار مانك درجا كاني خير بسر مانا كروا هرشي فساد وخرابة كاري لما يدور خروا يا رب العالمين خوي بخاتي قوري خود رجوع طاعة عبادك من اللي قبولك لجناهي خومان وماموسان وقتابيان ودائك وباوكمان ببورة لجناهي برا وخشك وخزم وكسكار وخيزان وهوسر ومنال وسمان ترجي قيامة ببورة يا ربي خويا داول لكن بكرمي خود برحمتي خود ببزي خود أمن خوش يعني نخوان مهلا درجة كاني خير بسر منا والاك خود سر برشتي من كوم من دردسي خومن يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. ويقول لقناهي من الشيء أجبور إخوان لمن قبولك يا رب.